جارێکتر سڵاتان لەبێ ئازیزان گەڕینەوە بۆ تاواکردنی بەرنامەی چاوپێکەوتن. کاک مححمود پێش ناوبڕەکە ویستم باسی هەندێک تەوەری ناوخۆی بکەین. ئێوە تا چەند ڕەزامەندن لەسەر پێداچوونەوە بە ڕێکەوتنامەی استراتیژی نێوان ئێوە و یەکێتی نیشتیمانی کوردستان؟ ئێمە ڕەزامەندین و بەرنامەی خۆشمان بۆەوەی کە چی بە زەڕوور دەزانین کە بیگونجێنین لەگەڵ ئەم بارودۆخی ئێستا ئامادە کردو. هەروە خوێندنەوەیکی بابەتیانەی ڕێکوتنە استراتیژیەکەمان کردووە و خاڵەکانی کە پێویستیشن لە ناو اتفاقی استراتیژیکە دەستکاری بکرێن و چاک بکرێن یان ئەوە تا پێش بخرێن یان خاڵی تازەی کە پێویستە گونجێنرن لەگەڵ اتفاقیەکە ئامادەمان کردووە. ئەم ئامادەکراوی خۆشمان داوەتە یەکێتی نیشتیمانی بۆ ئێوانیش سیغەی ئەوەی کە ئێمە ئامادەمان کردووە لەلایەن هەبێت و ڕێی خۆیانی لەسەر بدەن. باس لەوە دەکرێت کە ئێوە داوای پێداچوونەوە بە مەبدەئی 50-50 دەکەن، یعنی ئێمە ڕاستە یاخود تەنها زەختێکە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان؟ زانی لە سەر مەسەلەی مەبدەئی 50-50 لە اتفاقەکەی پێش و ڕەفزی 50-50 کراوە و لەوێدا دەڵێ نابێ هەموو شتێک بە شێوەی تەقسیمی بینی هەر ئەم دوو حیزبێ، بەڵکو دەبێت ئەمە کرانەوەیەک بێ بۆی کە خەڵکی تریش بەشدار بن لە دەسەڵات بەڕێوەبردنی ئەم وڵاتەدا. بۆیە منیش لە هەندێک ڕۆژنامە بینیومە کە باس لەوە کراوە کە لە ئەساسدا لە خودی اتفاقیەکەدا باس لەوە دەکات کە نابێت بگەڕێنەوە بۆ بیرۆکەی 50-50 بەڕێوەبردنی ئەم وڵاتە، کەواتە ئەمە شتێک نییە کە باسی لێ بکرێت لەوێدا. بەڵێ کەواتە و بەڕێوەبردننی وڵات 50-50 هەتاکو و هەڵبژارنەکانی داهاتوو دەبێت دوای ئەوە پێدەچێت یانی گۆڕانکاری بەسەرا بکرێت. مەسەلەی 50-50 ئەگەر مەبەستان ئەوەیە کە ئەم هەموو دەسەڵاتی کوردستان 50-50 لە بینی پارتی و یەکێتی دابش بکرێ و گوتم ناو اتفاقیەکە ئەومان گوتووە نابێ وابێت. لە بینی ئێمە و لە بینی خۆمان وەکو یەکێتی و وەکو پارتی دیموکراتی کوردستانیش ئارا هەیە، ئارای ئەوە هەیە کە ئێمە بەلیستی کراوە بەشداری هەڵبژارد بکەین، لەوانێ ئارای واش هەبێت لای ئێمەش و لە لای ئەوانیش بەوەی کە بە دوو لیستی جیاواز بەشدار بین، بەڵام لە دوای هەڵبژاردن اتفاق بکەین کە چۆن لەسەر بابەتەکان ڕێک بکەوین. تاکو ئێستا و گفتوگۆی لە بینی هەردوو لاماندا وەکو نەچۆتە سەر مێز و گفتوگۆی لەسەر نەکرا، بەڵام وەکو ئارا هەردوو ڕایی لە ناودا هەیە. بەڵێ بەپێی راپۆرتێک لە ڕۆژنامەی ڕوودا و پێشماوەیەک بڵاو بۆەوە کە باس لە زیادبوونی نسبەی سوکانی هەولێر و دووهۆک دەکات لە 2 ملیۆنەوە بۆ بە 3 ملیۆن. یعنی ئەمە واردە کە لە ماوەی 2 ساڵە لە دوای هەڵبژارنەکانی 2009 یعنی ئەو نسبەیە زیاد کرابێ لە هەولێر و دووهۆک یاخود مەبەستێکی تر هەیە لە مەسەلەیە. من ڕاپۆرتەوەڵە بەرچاوم نەکەوتەوە بۆی کە بەس نسبەی سوکان دیارە لە چۆ زیاد دەکات و دایری مختصان بۆی کە ئایا چەند زیادی کردو و نسبەی نمووی سوکانیش حدودێکی تایبەتی خۆی هەیە کە چەند زیاد دەکات لەگەڵ لە بەرچاوگرتنی هجرە و ئەم جۆرە بابەتانەشکە لە چ لە خۆی عراقەوە بۆی چ لە دەرەوەی عراقیش خەڵک دەگەڕێتەوە، بەڵام نسبەی نمووی سوکانی وازحات دەبێت لە دایرەکانی ڕاستی ئامار پرسیار بکرێن. کەواتە گەرم راپۆرتە ڕاست بێت جێی گومان نییە کە 1 ملیۆن خەڵک لەم پارێزگایە لە ماوەی 2 ساڵ 3 ساڵە زیاد بکە. نابێ بڵێ 1 ملیۆن چکە هەر خۆی پێشتر هەولێر لە 1.5 ملیۆن زیاتر بووە و دووهۆک نزیکەی 900,000 کەس بووە، 900,000 کەس بووە لە ساڵانی پێشوو. بۆیە ئەگە بوێتە 3 ملیۆنیش وەکو گوتم نسبەی نمووەکە نازانم چەندە، بەڵام نەک ملیۆنێک زیادی بە چەند هزار کەسێک زیادی کرد. بەڵێ گەر باس لە مەسلەی گەڕانەوەی پرۆژەی دەستور بکەین بۆ پەرلەمانی کوردستان، بۆچی پارتی دیموکراتی کوردستان ناڕازیە ئەم پرۆژەیە بگەڕێتەوە پەرلەمانی کوردستان هەرچەند لە لێدوانەکاندا باس لەوە دەکەن کە گەڕانەوەی دەستور هێڵی سوور نییە؟ بەڵێ لە ڕاستی ئەمە پێشتریش باسمان کردووە. پرۆژەی دەستور بەرهەمی چەندین ساڵ هەوڵدانی لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانە. ئەم بەرهەمە
گەیشتوتە ئاستێک کە دەبێت سوودی هەبێت بۆ کوردستان. ئێمە لەگەڵ هەبوونی دەستوری لەگەڵ ئەوەین کە دەستور هەبێت. ئەوەی کە ئێمە باسمان کردو گوتومانە نابێت کاتێک کە پرۆژەیەک ئامادەکرێت مادام لایەنێک پێڕازی نەبێت هەموو ئەو پرۆژەیە حەزف بکرێت. ئێمە لەگەڵ ئەوەین کە بزانین ئەو لایەنانەی کە ناڕازین لەسەر پرۆژەی دەستور لەسەر کوێی پرۆژەی دەستور ناڕازین وە گفتوگۆی لەسەر بکەین. دوای ئەوە چ میکانیزمێک دۆزرایەوە بۆ ئەوی کە ڕێککەوتین هەموو لایەنەکان لەسەری ئەو کاتە دەکرێت قسەی لەسەر بکەین. بۆیە گوتومانە هەیە لە سوورنیە بەڵێ دەکرێت قسەی لەسەر بکەین، بەڵام ئەوەی کە لایەنێک بیەوێت هەرچی ئەو بیەوێت ئەو ئەنجام بدرێ و بڵێ پرۆژەی دەستور زەربی سفر دەکەینەوە لە نوێەوە پێدا دەچینەوە کەواتە بە پێ 6 ساڵی کەش ئێمە بێدەستور بمێنینەوە. کەواتە ئێمە بە خەمی ئەوەین کە دەستور لە وڵاتەدا هەبێت. بەڵێ کەواتەتانەوێت بچێتە ڕیفراندۆم و دوایی تعدیل بکرێت. بە دەڵێن بابین هەروەکو لە گفتوگۆ پێنج قۆڵی لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن باسمان کرد و ئەوانیش لە پاکەجەکانی خۆیان هەندێک شتیان دیاری کردووە. ئەم بابەتانەی کە ئەوان دەیانەوێت پێداچوونەوەی پێ بکەن کامانن و قسەی لەسەر بکەین، دوای ئەوە میکانیزمی چۆنیەتی چاککردنی ئەوانە بدۆزینەوە. پاش ئەوەی کە گفتوگۆ لە بینی لایەنەکانی سیاسی چه ئەوانەی ئێمە وەکو یەکێتی و پارتی کە دەڵێن ئەم پرۆژەیە کە ئامادەکراوە و ئێستا ئامادەی ئەوەیە کە بدرێتە ڕفراندۆم، چه ئەوانەی کە لەگەڵ بوون و ڕەئیاندا و پەشیمان بوونەتەوە و چه ئەوانەی کە تازە ڕەئیان لەلا دروست بووە کە دەبێت هێندێک شت لە ناو پرۆژەی دەستوردا گۆڕانکاری لەسەر بێ هەمووان بەیەکەوە دابنیشین و گفتوگۆ لەسەر ئەو خاڵانە بکەین کە پێویست دەزانرێت لەکوێ گەیشتنە ئیتیفاق میکانیزمشی بۆ دیاری دەکەین کە چۆن ئەم چاکسازی بکرێت. بەڵێ باس لەوەش دەکرێت کە ئێوە بۆیە ئەو مەسلەیە ئەو بابەتێ سەڕەتەکەنەوە لەبەرەوەی یەکێتی و گۆڕان هەردووکیان ئێستا داوای ئەوەکەن کە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ببێ بە پەرلەمانی بگۆڕێت. یەکێتی و پارتی التزامێکی هاوپەیمانەتیان هەیە بەیەکەوە دەگەنە قەرارێکدا خۆ سیستەمی ئەم وڵاتە چۆن بەڕێوە بچێت. نا پارتی بەتەنیا بڕیاردە نەیەکێتی بەتەنیا بڕدە نە پارتی لەگەڵ حزبێکەکەی غیری اتفاقی کە بەشدارنی لە اتفاقی استراتیژی بڕیاردە نەیەکێتیش بڕیاردە لەگەڵ حزبێک کە لە اتفاقی استراتیژن بۆیە اتفاقی استراتیژمان هەیە کە ئەم بابەتانە بێکەوە بگەینە نەتیجەیەک دوای ئەوە پارتی وێشتی گەیشت نەتیجەیەک ئەنجا دەکرێت لەگەڵ لایەنەکانی دیکە ئەم بابەت تاوتوێر بکرێت. ئێوە وەک پارتی دژی گۆڕینی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی یاخود لەگەڵی مە باس لەوە دەکەین کە وڵاتی ئێمە چۆن بەڕێوە بچێت و هەر حزبە بۆ چوونی تایبەتی خۆی هەیە. ئێمە لەگەڵ ئەوەینەکە باشترین سیستەم لە وڵاتی ئێمەدا هەبێت، بەڵام بە بۆ چوونی ئێمە سیستەم ئەو باشترینەکەی ئەوەیە کە خەڵک ڕاستە و خۆ سەرۆکی هەرێم هەڵبژێرێت و ئەوە وەکو بیر و ڕای ئێمە وایە و مناقەشەشمان کردووە کاتی خۆی خۆ پەرلەمانی بوو کە گۆڕدرا بۆ ئەوەی کە لە سەرۆک لە لای خەڵکەوە هەڵبژێردرێت و ئەو کاتەش مناقەشەی لەسەرکرا بەڵام زۆری نەگەیشتنەوە قەناعەتێکە بەڵێ باشتر وایە کە جەماوەر خۆی ڕاستەوە خۆ سەرۆکی هەرێم هەڵبژێرێت. بۆچی ینی باشترەکە لەکوایە؟ ینی ئێوە بۆچی ناتانەوێ مەسەلەن لە پەرلەمان سەرۆک هەڵبژێرێ و سەرۆک لە پەرلەمان گەورەتر نەبێ پەرلەمان بیەوێت خۆ هەتا تا کاک مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم نابێت. ینی ئەو کە یاسایی کە دانرێ بۆ چەنەها ساڵە بۆچی ینی سەرۆکی هەرێم گەورەتر بێت لە پەرلەمان؟ دەڵێن بابێن ئەوانەی کە دەڵێن سیستەمی پەرلەمانی باشترە لە سیستەمی سەرۆکایەتی بیکەن مناقەشە بکەین خاڵە ئیجابی و سەلبیەکانی هەردووک بۆ چوون لە بەرچاو بگرین ئەو کاتە قەراری نهایی بدەین. ئێمە دەڵێن ئەو سیستەمێک کە ئێستا هەیە بەو شێوازێکەیە نە سەرۆکایەتیە نە پەرلەمانیە، نیمچە سەرۆکایەتی نیمچە پەرلەمانیە، هەردووک لای تێدا هەیە و بۆچی خەڵک ڕاستەوە خۆ سەرۆکی هەرێمی خۆی هەڵبژێرێت بۆ بەنیابە هەڵی بژێرێت بۆ بێتە سەفەقات لە ناو پەرلەماندا لە ئایندەدا ئەم بابەتە ئەمەش هەیە. خۆمش کۆمەڵە قسەبان هەیە کە لەوانەیە ئێمە لە ئیعلام زۆر بەچاکی هەموو شتەکان نەڵێن دەمانەوێت زیاتر لە گفتوگۆکان و لەسەر مێزی گفتوگۆی بینی لایەنەکان ئەم بابەتانە بڵێن، بەڵام خۆ قسە یەکجار زۆر ئەوە نیە کە هەندێک خەڵک لە ئیعلامەکانی خۆیان هەندێک شت باز دەکەدەنا چاکی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمەوەیەکە
تاکی ئەم وڵاتە ئەوانەیە کە حەقی ڕئیدانیانە ڕێی خۆیان دەدەن زۆر بە ئازادان ڕێی خۆیان دەن بۆی کە چێ سەرۆکی ئەم وڵاتە بێت و ئەمەش یەک لە امتیازاتی دیموکراتێتەکە بێسەر دیموکراتێت بەڵام ئەویان دیموکراتی ترە لەوەی کە لە پەرلەمان بێت چونکە لە پەرلەمان بنیابە خەڵک هەڵدەبژێت بەڵام لە ئەوەی تر بەڕاستەوە خۆ خەڵک هەڵدەبژێ مباشر. بەڵێ زۆر جارە و لایەنانە مەترسی خۆیان ناشارنەوە لە مەسەلەی تەزویرکردن لە هەرێمی کوردستاندا، یعنی ئایا دەکرێت کە تەزویرکردن ئەوە بەرفراوان بێ کە بتوانێت سەرۆکی هەرێمی بە تەزویر هەڵبژێردرێت؟ باشە بۆ دەبێت لە سەر ئەوەی کە ڕێو شوێنی باش و میکانیزمی باش بگرێت پێش بووە کە ڕێ لە تەزویر بگیرێت سیستەمی وڵاتەکە سەقەت بکەین یان ناتەواوی بکەین. سیستەمی وڵات شتێکە و ڕێکاری چۆنیتی ڕێگرتن لە تەزویر و باش بەڕێوە چوونی پرۆسەی هەڵبژاردن شتێکی ترە. بۆیە دەڵێن بە باشترین ڕێگە و شوێنی کە گونجاوە بۆ ئەوەی کە هەڵبژاردننی پێ بکرێت لە ئەو میکانیزمی کە دیاری دەکرێت لە وڵاتدا ئەو یاسایانێک کە دادەندرێن بۆی و هەروەها چاودێریکردنی منەظەماتی عالەمی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە بەشداری ئەوان هەموو شتێ دروستکەین کە فعلەن ئەم شکوکێتە بڕەوێتەوە و هەموو لایەکمان زیاتر دڵنیابین لەوەی کە بە شێوەیەکی ناحەق یان تەزویر هیچ شتێک ناکرێت. ئەگەر بینە سەر تەوەرەکی تر پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ دەوروبەریدا لەگەڵ تورکیادا ئێستا پەیوەندیەکانی ئێوە لە چه ئاستێکدایە؟ پەیوەندی ئێمە لەگەڵ تورکیا لەسەر ئەساسی پاراستنی بەرژەوەندی هاوبەش ئێستا لە ئاستێکی باشدایە و ئەو کرانەوەی کە لە تورکیا بوو و لەو عەدەم قبوڵەی کە سیستەمی تورکی چەندین ساڵە دای نابوو و حکوومەتێک لە دوایەکانی تورکیاش پەیڕەویان دەکردەوەی کە کەلیمەی کورد و کوردستان لای ئەوان قەدەغە بێت و ئێستا کرانەوەیەکی جار زۆر پەیدا بووە چ بەنسبەت ئێمە وەکو هەرێمی کوردستان چ بەنسبەت کوردستانی کە کەوتوتە ناو وڵاتی تورکیاوە ئەو کرانەوەیە ئێمە بەپەسەندی دەزانین و فعلەن گوتومانە دەبێت پەرەی پێ بدرێت لەوانەیە هەموو نەبێت لەوانەیە هەموو توموحاتی ئێمە نەبێت بەڵام هەنگاوێک کە دەستی پێ کردووە کە تەسەوڕ دەکەین ئەم هەنگاوە هەنگاوێکی باشە و دەستخۆشی لێ بکەین لەو هەنگاوە بەڵام زۆر لەوە زیاتری دەوێت زۆر لەوە زیاتری دەوێت چونکە مەسەلەکە نەبەسترێتەوە بە لایەنێک مەسەلەکە نەبەسترێتەوە بە حزبێک بەڵکو ئەم مەسئلەی مافی نەتەوەیەکە ئەمە حزبێک هەبێت نەبێت و کێشەی هەبێ ئەم حزبە کێشەی نەبێت بەڵام مافی نەتەوەیەکە حکوومەتی تورکیا پێویستەکە خۆی نەبەستێتەوە بۆی کە کێشەی هەیە لەگەڵ حزبێکی دیارێکرا بۆیە تەراجع بکات لەو هەنگاوانە ناوێتی یا ئەوەتە زۆر نەچێتە پێش لەو بابەتانێکە پێویستن بۆ چارەسەرکردن لەسەر مافەکانی گەلی کورد لە کوردستانی تورکیا. بەڵێ ئەو پەیوەندی یاخود باشبوونی ئەم پەیوەندیە لە گەڵ تورکیا لەسەر حسابی کێ ئایا لەسەر حسابی مەسەلەی کوردە لە تورکیا لە ئێران ینی یاخود تەنها پەرژەوەندی پەیوەندەکە دەرەنجامێکە هاتووە لە گۆڕینی تێڕوانینی حکوومەتی تورکیا سەبارەت بە کورد و کوردستان لە دوای ئەو پەیوەندی باشە دروست بدە ئەجناخۆ هەمووتان ئاگاتان لێ ئەو تەسریحەت توندانەی کە تورکەکان دەیاندا و تەسریحەت توندانەی کە ئێمە دەماندا دژ بە یەکتری و ئەو هەڕەشانێک کە ئەوان دایکرا و هەڕەشانەی ئێمە دەمان کرد زۆر دژ بە یەک بووین لەسەر بەڵام کاتێک کە ئەوان تێڕوانینی خۆیان سەبارەت بە قەزەی کوردی گۆڕی هەم لە کوردستانی تورکیا هەم لە کوردستانی عێراق ئەم ئاڵوگۆڕێ لە ناو علاقاتی ئێمەش و تورکەکان پەیدا بوو کەواتە لەسەر حسابی نەتەوەی و نیشتیمانی نییە بەڵکو لەسەر بۆ زیاتر سەقامگیری ئەو ڕەوتەیە کە دەیەوێت کێشەی کورد لە کوردستانی تورکیا چارەسەر بکات. لەگەڵ ئێران پەیوەندەکانتان پەیوەندەکانمان لەگەڵ ئێرانیش باش بووەوە ئێمە پەیوەندێکی دوور و درێژمان لەگەڵ ئێران هەبووە و هەردوو گلاشمان پێویستمان بەو پەیوەندیە هەبووە لە کۆندا لە ئێستاش پێویستیمان بەو پەیوەندیانە هەیە بە حکمیەوەی کە ئێمە جیرانی جگەلەوەی کە ئێمە لە ڕووی نەتەوەیش زۆر لێک نزیکی لە ڕووی کللتوری زۆر لێک زۆر هەیە و وامان لە دەکات کە ئێمە ئەو بەرژەوەندی هاوبەشانە بپارێزین ئەوەی کە لە علاقاتی نێودەوڵەتی هەیە کە چۆن احترامی بەرژەوەندیەکانی هەردووگلا دەگیرێت و تدەخل لە شؤونی داخلی هیچ لایەک ناکرێت لەسەر ئەو مەبادیانە ئێمە لەگەڵ ئێرانیش و لەگەڵ تورکیاش و لەگەڵ لایەنەکانی دیکەش پەیوەندی باشمان هەیە. ڕاستە باس لەوە دەکرێت کە لە سەردانی دوایین وەفتی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئێران باس لەوە کراوە کە پارتی ئامادەیە کە
پشتگیری سیاسەتی ئێران بکات لە عێراق و ناوچەکەدا بە مەرجێک ئەگەر دەست لە مالکی هەڵبگرێت؟ نەمزانی شتی وا باس کرابێت. ئەگەر شتێکی وا ببێت کە ئێران داوای پشتگیری بکات لە ناوچەکە بۆ ئەوەی کە ئەم داخوازی کورد و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان بۆ گۆڕینی مالکی پارتی ینی مستعدە ئامادەیە کە ئەم داواکاری ئێران جێبەجێ بکات؟ پارتی سیاسەتەکانی خۆی لەسەر گۆڕین و هێنانی یەک شەخص بینا ناکات، لەسەر کۆی سیستەم علاقاتی خۆی بینا دەکات. بۆیە مالیکی شخصێکە ئەگەر بشگۆڕێگە سیستەم و تێڕوانینی ئەو برادرانی دوای ئەو دێن بە هەمان شێوەی چ فەرقن کەواتە ئێمە پەیوەندی و دامەزرانی پەیوەندەکانمان لەگەڵ کۆماری ئیسلامی لەسەر ئەوەی کە مالیکی بێت یان فڵان بێت دانامەزرێن، بەڵکو ئێمە علاقاتی خۆمان زۆر لە مێژە دامەزراندووە، بەڵام هەڵبەز و دابەزی تێکەوتووە، هەڵکشان و دابەزینی تێدا بووە لە ئاکامی ئەو بارودۆخی کە کۆی خۆرهەڵاتی ناوەڕاستیدایەوە ئەو گرژیانێکە لە وڵاتەکان دەهان بە تێکیت. ئێمە لەوانەیە لەگەڵ هەندێک بابەتە بێت کە لە لای ئێران زۆر گرنگ بێت و احتیمامی پێ بدات، بەڵام لای ئێمە بە شێوازێکی تر گرنگە و احتیمامی پێ دەدەین. ئەوە مەسەلەی سووریایە، ئەوە مەسەلەی خودی عێراقە و مەسەلەی پەیوەندیەکانی ئێمە و وڵاتانی دەوروبەری خۆمانە کە بە شێوازێک بۆ ئێران مهمن ئەو شتانە بە شێوازێکی دیکەش بۆ ئێمە گرنگن. پەیوەندیمان لەگەڵ وڵاتانی ئەوروپی و ئەمریکی ئەهمیەتی بۆ ئێمە چۆنە و ئەهمیەتی بۆ ئێران چۆنە، ئەوانە هەموو ئەوانن کە زیاتر هەڵکشان و داکشانی پەیوەندەکانی ئێمە و ئێرانیان ئێمە و تورکیان ئێمە و عێراق دیاری دەکات، نا ئەوەی کە فڵان کەس ڕئیس وزەرا بێت یان فڵان کەس ڕئیس وزەرا نەبێت. یعنی زۆر جار دەوترات ئەو ناکۆکی لە لێدوانەکانی نێوان پارتی و یەکێتیدا دەبینرێت لەم دوایەدا. هۆکارەکەی ئەوەیە کە پارتی نزیکە لە تورکیا و خەتی سعودیە و ئیخوانەکانی عالەم و یەکێتیش نزیکە لە ئێران، تا چەند ئەمە ڕاستە؟ ئایا ئەم نزیکیە وای کردووە کە ڕنگدانەوە هەبێت لەسەر سیاسەتی ناوخۆ لە هەرێمی کوردستاندا؟ نزیک بوون و چی ئەحزاب چی حکوومەت شتێکی غەڵەت نییە کە لەگەڵ وڵاتێک یان لەگەڵ ئەحزاب پەیوەندیان هەبێت و بەرنامەی چۆنێتی هاوپەیمانێتی یان لێک نزیک بوون و پشگیریکردنی یەکتری دابڕێژن. بۆیە ئەگەر یەکێتی نیشتیمانی لە ئێران نزیک بوو بێت، ئێمەش لەگەڵ ئێران نزیک بووین، لەوانەیە ئێمە پێشتر لەگەڵ ئێران پەیوەندیمان هەبوو تاوکەوەی کە یەکێتی نیشتیمانی هەیبوو بێت و لەگەڵ تورکیاش بە هەمان شێوە لەوانە پێشتر برادرانی یەکێتی نیشتیمانی پەیوەندیان لەگەڵ تورکیا نزیکتر بوو بێت تاوەکو ئێمە. بەڵام ئەم بابەتانە بەتەئکید لە مستەوای علاقاتی نێودەوڵەتی وەکو یەک نامێنێت و بەڵکو وەکو گوتم هەڵکشان و داکشانی توش دەبێت و ئەمەش بەستراوەتەوە بە دیسان بە تێڕوانینەکان بە خوێندنەوەی تازە بۆ ئەو بابەتانی دێنە پێش و خوێندنەوە بۆ پرۆسەی سیاسی و خوێندنەوە بۆ ئەو لایەنەی بەشدارن لە ناو پرۆسەی سیاسیدا. ئەوانە هەموو وا دەکات کە زۆر جار علاقات ئەم جەزر و مادەی تێدا بکەوێت. بەڵام ئەوەی کە ئەوان نزیک بن لە ئێران و ئێمە نزیک بن نەخێر، ئێمە هەردووک لەمان نزیکین، هەم لە ئێران نزیکین هەم لە تورکیا نزیکین و تورکیا لە ئێمە نزیکە، ئێران لە ئێمە نزیکە و پێکەوەش علاقاتی دۆستانە دروست دەکەین چونکە پێویستمان بەو علاقاتانە هەم لە ڕووی ئەمنیەت هەم لە ڕووی بازرگانی و هەم لە ڕووەکانی دیکەشەوە. ئێران لە زۆر قۆناغدا تاکە دەواازەی کوردستان بۆ پەیوەندیکردن بە دنیای دەرەوە و هەندێک لە حاڵەتیشدا تورکیا تاکە دەواازە بۆ پەیوەندیکردنی کوردستان لەگەڵ دنیای دەرەوە. کەواتە ئەم علاقاتانە لەسەر ئەساسی ئەم بەرژەوەندیانەی کە دێنە پێش، بەڵام گۆڕانیشیان بەسەردا دێ بەرژەوەندیەکان. باش کاک مەحموود، زۆر جار ڕخنە لەوە دەگیرێت کە ئەم پەیوەندیانە تا ڕادەیەکی زۆر شاراوان، زۆر ڕێی عامی لێ یعنی ئاگادار ناکرێتەوە، زۆر پەیوەندی هەیە باسی لێوە ناکرێت، پەیوەندیەکان لە چ ئاستێکان چۆنن، بەرەو چی ئەچن. ینی ئەم شاردنەوەیە بۆچی زۆر جار کە ئەبینرێت سەردانی وەفتێکە بێت بەبێ ئەوەی ڕاگەیاندنێکی لەگەڵ بچێت و ئاگداری هەڵس و کەوتەکانی وەفتە بێت لە وڵاتە، ینی بۆ چ مەبەستێکە چێ؟ ئایا وەفتەکە تەنها حکومیە، حزبیە، یاخود تێکەڵە، یاخود
بۆ چ بەرژەوەندیەکە؟ بەڵام ئێستا پەیوەندیەکان و هاوچۆیەکان هیچی ناشاردرێتەوە بۆ حکمی ئەو کراوەی لە ڕووی ئەعلامی لە دنیادا هەیە بۆ حکمی ئەو هەموو تەنەوە پەیوەندیانەی کە دەکرێت بکرێت لە کاتی کۆبوونەوەکاندا. بۆیە شتی شاراوە ئێستا کەمە، بەڵام لە پەیوەندی نێودەوڵەتیدا بەتاکید هەموو شتەکان بە جوزئیاتەوە نەئاشکرا دەکرێن و ئێستاش دەبینن کە زۆر مستەمسەکات زۆر شتی پەیوەندی بینی وڵاتان و هەیە کە پاش 30 ساڵیان 40 ساڵ ئازادی دەکەن بۆی کە خەڵک ببینێ و بڵاو ببێتەوە. ئەمە شتێکە لە عورفێکی هاوپەیمانەتیدا یان لە عورفی علاقاتی نێودەوڵەتیدا هەبووە و لەمە دوای دەمێنێت، بەڵام خۆتوتە عامەکەی بە خەڵک دەگوترێ و بڵاویش دەکرێتەوە کە بەڵێ ئێستا بۆچی ئەم سەردانە دەکرێت و لە پێناویچیدا تیجاریە، سیاسیە، ئەمنیە، سڵحە چییە، ئەمانە دەگوترێ و ئەویتر دەمێنێتەوە کە چەند ڕۆژنامە نووسان و بەتاکید یان خەڵکی ئەعلامی بتوانن ئەمانە دەوردە لە ژێر زمانی ئەوانەی بەشدارن کە بیان چێشن. ئەو ڕێکەوتن نامە استراتیژی نێوان ئێوە و یەکێتی هیچ شروطێکی فەرز کردووە لەسەر چۆنیەتی پەیوەندیەکانتان یاخود پەیوەندیەکانتان کراوەیە؟ ئێمە وەکو باسمان کردووە هاوپەیمانەتیمان هەیە پێکەوە، بەڵام دوو حزبیشین لێک جیاوازین لە پرۆگرام جیاوازیمان هەیە، لە شێوە لە پەیڕەوی ناوخۆ جیاوازیمانەیە، لە هەندێک تێڕوانین جیاوازیمانەیە، لە چارەسەری هەندێک کێشە جیاوازیمان هەیە و بەتێکیت لە پەیوەندەکانیشمان هەندێک جیاوازیمان هەیە. ئەو پەیوەندیانێ ئەوان لەگەڵ سۆشیال دیموکراتەکانی دنیا هەیەە، ئێمە بەشێک نین لە سۆشیال ئەوان بەشێکن لە سۆشیال دیموکرات، ئەو پەیوەندی ئێمە لەگەڵ دیموکراتەکانی دنیا هەمانە ئەوان ئەو پەیوەندیانیان نییە. کەواتە ئەمە اتفاقی استراتیژی فەرزی نەکردووە لەسەر پارتیوێکێتی کە دەبێ هەموو شتێکیان وەکو یەک بێ، بیر بۆ چوونیان یەک بێت و تێڕوانینەکانی یەک. ئێمە باوەڕمان بەوە هەیە کە تێڕوانینی جیاواز، باوەڕی جیاواز و ڕای جیاواز لە کوردستان هەیە و ئەم بیر و ڕاجیاوازانەش بەتەکید بارگاوین بە کۆمەڵک ئیدۆلۆژیا و با بڵێن تێڕوانین جیاواز لە کوردستاندا، کەواتە لە بینی ئێمە و یەکێتیشدا ئەم جیاوازیانە هەیە. بۆیە دەبێت چاوەڕوانی ئەوە نەبین کە فۆتۆکۆپی یەکتر بین لە هەموو هەڵس و کەوتماندا. دوا پرسیارم ئەوەیە ئایا ئەم ڕێککەوتنی نێوان ئێوە یەکێتی پارتی بەهێز کردووە یان نا؟ ئێمە بەهێز بووین بەوەی کە سوودمان بە نەتەوە نیشتیمانەکەمان گەیاندووە لەو دروستکردنیەک هەڵوێستەی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی هەمابەوە لەو ئارامی و لەو سەقامگیری ئارامی کە لە کوردستان دروستمان کردووە و لەو دڵنیایی کە بۆ خەڵکی کوردستان دروست بووە لە نتیجەی ئەم ڕێکەوتنەوە پێکەوە بوونە بەڵە قازانجمان کرد. زۆر سپاس دەکەم. سپاس ئازیزان، تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.